السلام عليكم ورحمة الله وبركاته. قيشتنا حديثي حفدهم لو فرمايشتاني كأمثال إن شاء الله تعالى دانراوة بو بيش بركي مانجي رمضاني بيروس. حفدهم فرمايشتي حفدهم أفرمي رزقرتن لنان بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي عن أم المؤمنين عائشة رضي الله عنها قالت قال رسول الله صلى الله عليه وسلم أكرموا الخبز واتا رێزی نان بگرن، نان مەخەنە سەر کەچی ئەو شوێنەی کە زبڵکانی پێڵێن خۆمە زبڵ و خاشاک، واتا گوناحە نان تێکەڵی کە ئەمێنێتەوە بیکەیتە ناو سەتڵی زبالە و دوای بیبێی چی بکەی لە شوێنی ئەو شوێنانی کە پیسیە فڕیدی ئەبێ نانەکە چی بکەی جا بکەیتەوە، چونکە نان ڕێزگرتنی نان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە سنەتە ئینسانی موسڵمان ئینسانی بڕوادار کە چی بکە کە ڕێزی نان بگرێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا ئەمری پێ کردووین ئەبێ وریابین خۆمان ماڵمان خێزانمان کچەکانمان کوڕەکانمان و شوێنە گشتیانەی کە دانیشین چێژ دروست دەکەن ئەو نانانە کە لەبان سفرەکە ئەمێنێتەوە ئەبێ فڕی نەدەی، تۆ تێکەڵی زبڵی نەکەی، توانیە هەموو شتێک تێکەڵ بکەی، یان ئەو دوکانانەی کە لە فەیانەیە یا مەطعەمیانەیە ئەبێ پێی بڵێ ئاگاداری کەیت و ئەم نانە نابێ تێکەڵی هەموو شتێ بکەیت و فڕی بدەیت، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا فێرمانی کردووە ئەم فەرمایشتە شیرینە توانی دوو شەیە کە لەبەری کەوی پێی بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەڵێ ڕێزی نان بگرن، ڕێزگرتنی نانش ئەوەیە نابێت نان ئێمە چی بکەین هەرچی کوتە نانێ لێواری نانێ کە چی بکەین فڕدین، بەڵکو بێت چی بکەین جای بکەینەوە. زۆر جار پیاو چاکانی پێشی ئێمە باو باپیری ئێمە کە ڕێزی نانیان گرتووە بەعزە جار نانیان گرتووە و ماچیان کردو و بەرزڕایان گرتووە و ئەوانیان کردو گشتی لەم فەرمایشتەوە هاتووە، چونکە زانیوانە ئەوان زانیانە ڕێزگرتنی نان یعنی چی، بەڵکو لەوە زیاتریان کردووە کە ئەمڕۆ خەڵک کەچێ کەمتەر خەمەتیایە. ئەچینە حەدیثێکی تر هەژدەهەم وتنی بسم الله لە پێشی دەستنوێژ. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا صلاة لمن لا وضوء له ولا وضوء لمن لم يذكر اسم الله عليه. واتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمی ئەبی هورەیرەی گێڕێتەوە ئەڵێ نوێژ نییە، نوێژ دانام یعنی نوێژەکە دروست نییە ئەگەر دەستنوێژ نەبێت، ئەگەر دەستنوێژش دانابەستێ ئیلا ناوی خوای تیان نەڵێ، کەواتە بسم الله سنەتە خۆی، بەڵام هەندێک عولەما وتویانە یەکێکە لە سنەتە گەورەکان کاتێک کە تۆ لەسەر ئاو دەرەچی دەی دەستنوێژ ئەشۆیی کاتی ئاوەکە دەکەیتەوە ئەبێ بسم الله بکەی، یەکێکە لەو سنەتە گەورانە لە ناو سنەتەکان. هەندێک عولەما وتیانە چووە بۆ واجبش، بەڵام ئێمە ناڵێن واجب چونکە بەڵگەیان ئەم حەدیثەیە، چونکە بێ ئینسانی موسڵمان دەستنوێژەکەی بە جوانی بگرێ، چونکە ئەگەر دەستنوێژەکەت بە جوانی نەبوو نوێژەکەش بە جوانی نییە، بسم اللهکەت بە جوانی نییە دەستنوێژەکە بە جوانی نییە ئەمجا نوێژەکەتش بە جوانی نییە، ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ. کەواتە ئەم شەو دووشتمان دەستکەوت، یەکەم ڕێزگرتنی نان، دووەمیانیشەوەیە لە کاتی دەستنوێژە بسم الله مان لە فکر نەچێ. خوای گەورە ڕەحم لە من و ئێوەش بکاو. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم.